هەتایە محەممەد پێشەوایە. لە کەرنەڤاڵێکی پڕشکۆدا و بە ئامادەبوونی هەزاران کەس خۆشەویستی و پابندی بە پەیامی سەروەری مرۆڤایەتی دووپات کرایەوە و ئیدانی هەر جۆرە بێڕێزیە کرا کە لەژێر هەر ناوێکدا بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت ئەنجام بدرێت. لەو مەراسیمەدا زانایان یاینی باسییان لە گەورەی خۆشویستن و بەرگری لە سەرداری مرۆڤایەتی کرد کە بۆ خاوەنەکەی دەبێتە مای شانازی لە هەردوو دنیا. هەروەها هەڵبڕینی دەنگی ناڕەزایەتیە سەبارەت بە هەر سوکایەتی و هەر بێڕێزیەک کە بە پێغەمبەری ئیسلام و بە ئاینە جوانەکەی ئەکرێت لە هەر شوێنێکی دنیا و هەر کەسێک ئەنجامی بدا و هەر کەسێک پشتگیری لێ بکات. ئاچی سەربەرزیە کە دیفاعکردن و پشتیوانیکردن لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئاتی تاجێکی گەورە و چ شەڕەفێکی گەورەیە پشتیوانی لە ئاینە پیرۆزەکە و محەممەد المستەفا بکەی صلی الله عليه وسلم. هەروەها بێیتە مەیدان و ناڕەزایەتی دەربڕی سەبارەت بە هەر سوکایەتیەک کە بەو خۆشەویستەی خوای پەروەردگارە کرێت. لە پیاوێکی پیری وێش خوێنی ئەهلی مزگەوتیان پرسی وەسفی بەهەشتمان بۆ بکە. ئەویش فەرمووی من نازانم وەسفی بەهەشت بکەم بەس تەنها ئەزانم ئەوەندە بڵێم بەهەشت محەممەدی لێیە، بەهەشت پێغەمبەری خوای لێیە. ئیتر بەسە پێغەمبەرێک کە دوژمنانیشی ئیقراریان کرد صادق الأمينة. يا رافع يا شيماء هاوکات هەر لەو کەرنەڤاڵە پڕشکۆیەدا چەندین بەرهەمی هونەری و شیعر و پەخشان پێشکەش کرا کە سەرجەمیان جەختیان لە خۆشەویستی و تامەزرۆیی بۆ سەروەری مرۆڤایەتی دەکردەوە. ئەی حەبیبی کوردستانمان، چاو و جەرگ و دڵ و گیانمان، ڕوت وەک بەفری بەرهەتاوە، نیگات کارێز و کانیاوە، ڕەنگت قەڵبەزەی کوێستانە، دەنگت هاواری هەمووانە. لێرە لە خزمەتت داین، پێشمەرگەی تۆی پێشەواین. بەو مەزڵومیەی خۆمانەوە، بە دڵی پڕسۆمانەوە، بەواوەی لاو ئازارەوە، بە هەڵوەدا و ئاوارەوە، بە گەرمیان و کوێستانەوە، بە ڕابرد و ئێستانەوە، بە ئیشق و تین و تاوەوە، بەسەر بیلبیلەی چاوەوە، بە کوڵ درودمان دەنێرین، سەر لە پێناوت دەستپێرین. یا رسول الله. ئەم کەرنەڤاڵە پڕشکۆیە لە چوارچێوەی هەفتەی پشتیوانی لە پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت ڕێکخرا کە لەلایەن تۆڕی میدیایی کۆمەڵەوە ڕاگەیەندراوە. لەو کەرنەڤاڵەدا هەزاران ئامادەبوو بە دەنگی پڕسۆز و شەوقیان چەندین دروشمیان دەوتەوە کە سەرجەمیان گوزارشت بوون لە ئامادەیی گیانفیدایی بۆ سەروەری مرۆڤایەتی و خۆشویستنی ئەو نازدارە. لەبەیک یا رەسوڵ الله. دەنگێکی بەرزتر